من سەباح نەجمەدین خێزانەکەم دە کەس بوون بە تەنها خۆم بە زیندوو ماوم. من ناوم سەوزە مەحموودە، خێزانەکەم 16 کەس بوون، باز من لە حەیاتا ماوم. من هەندرێن جەعفەر حەمەد، خێزانەکەمان 4 کەس بووین، تەنها خۆم زیندوو ماوم. من سوهەیلە مستەفا حەمەدەمین، خێزانەکەم 9 کەس بوو، من بە تاقی تەنیا لە ژیان ماوەتمەوە. ئێرە گوندەکەی منە گرت خەبەر، زۆربەی خەڵکی ئەم دێ ئەنفال کراوە. من لە ئەنفالەکە تەمەنم 18 ساڵ بوو، لە دایکم واندا بڕم، کەوتمە ماڵان، لە ماڵان گەورە بوو، نەهامەتیەکانم لەوێەوە دەستی پێ کرد. 2 ڕۆژ پێش بووی کە ئەنفال بکرێن ئێمە لەم گوندا، زۆر خەڵک لە لای سەرگەڵ و بەرگەڵۆ دەهاتنە خوارێ، ژن و مناڵەکانیان کە ڕۆیشتین بۆ سەر ئاوەکە پێمانیانەوە ئێمە ڕۆین بۆ شار، چۆنە ئێوە ناڕۆن ئەڵێن جاش و جێیش دێ. ترێمەش هاتینەوە لێرە لە لای باوکمان باسمانە کرد، باوکمەی وت نەخێر جاش و جێیش بۆ ئێرە نا دێ سەرێکەدا وەکو جاران و ئەگەڕێتەوە ڕوا شتیوا چۆنە بێ ئەنفال ناکرێ خەڵک ناگیرێت دێ سەرێکەداوی ترێمەش ئەو 2 ڕۆژە ڕۆینە ئەو شاخ و چێوە. هەموو دیەکە چۆڵی کرد لەگەر ماڵی خاڵم و ماڵی ئەو خزمانەیان تقریبان 50-60 کەسێکە بووین، ڕۆیشتین بەرە و چخلیجا لەوێ تقریبان چەند ڕۆژە لەوێ ماینەوە. ئیتر لە ئەخیر جاران باوکم ئێمەی ڕەوان کرد بۆ کانی جوعان، گوتیەوە بڕۆن بۆیە، جاشێک کەلام شەرەف و ئەوەی داوە پێمان ئەلە ساس ماڵ و مناڵەکە ناگرێ و تەسمیلی عەسکەرییان ناکا و شتێک لەوانە. هاتینەوە چەمی ڕەزانی قەمیشە، هاتی نگەیشتینەوێت ئەوا دنیا بەرەو سپایەتی دەڕۆی. کرمش زۆر ماندوو هیل نابووین، منداڵمان لەگەڵا بوو برسی بوو، زۆر ماندوو بووین، خەویان دەهات، نەگەیشت بووینە تەواو ناو ڕەزەکە، بێشەیەکی گەلە گەورە بوو، کۆپتەر هاتە عاسمان و تر ئەو سەرگردانە هەمووی پڕی جاش و جێیش و شتیوا بوو، پێیانوتین وەرن مەترسێن، کەلام شەرەفمان داوە نەتان دەینە دەست عەسکەریەوە. مستەشارەکەش بە باوکمی گوت گەنجەکانم بۆ دەرکەن، ئەم گەنجانە دەبم بۆ خۆم یەکسەر تەسمیلی دەست خاوەنیانەکەم و بەرەڵایانەکەم نەهێلم تووشی عەسکەریە بن. ئێمەیان جیا کردەوە لە دایکموان، من 3 جار چوومەوە لای دایکم، دەستی لەم کرد دایک و باوکم، پێیان گوتم کچم ئاگات لە خۆت بێ و گردنیشت ئازابێ، ئێمە هیچ جارێککە یەکتر نادینینەوە. هەندێ پارەیان پێ بوو، یان هاو پارێت بدەینێ، گوتم نامەوێت ئێوە پێویستانە، من پێویستم نابێت، من دەچمە ناو ئاوەدانی. داکیشم گوتی کچم ئێمەش دەچینە سجن، تۆ بڵێ بەخێومان نەکەن. دەر یەکترمان ماچ کرد و گردن نازاییمان لێکتر کرد و ئەوان بەخێر و ئێمە بەسەلامەت. ئێمەیان گواستەوە، ئێمەیان کردە ناو جێب قیادەیەک و خوشکت بمرێ. برایەکەم لەگە برایەکەم ئێمە تقریبان ساڵێک ساڵ و نیوەکمان بین بوو، ناوی حەسۆ بوو، تۆزێ دەشەلی شەل هات بەلام
بۆ منیش جلەکانی تو لەبەر نەکەم و لەگەڵ تۆیا بێم. تر چاشەکە دایگرتەوە تێمەوتمانە هەر ئافرەتە گەنجەکان ئەوان ناو باوکمانیان کردە ناو مەچینەیەگەمیان کردە ناو ئەو سیارە بچووکە پشتمانەوە جاشی لێبوو تەنیشتمان جاشی لێبوو ناو سیارەکە جاشی لێبوو ناو ئەو جێیشە ئێمەیان ڕانەگرت یەکسەر ئێمەیانێنا بۆ تەقتەق لەوێ ناو سیارەکە ئەو مقدمەکی عەرەب لەگەڵمان سوار ببوو جاشێک دەیویست ئێمە لەوێ بەو نەقیب عەرەبە بفرۆشێت دوای لەسەر مناقەشەی خۆیان و لەسەر نادروستی خۆیان ڕێک نەکەوتن دابەزین چوونە ماڵی سێلی مەشەل ئەو سیارەی حەوت کچی تیا بوو ئەو حەوت کچە هەر یەک بەلایەکە ئێمە دابەزین و هەڵاتین هەر یەک بۆ لایەک عایلەکەی خۆمان نۆ نەفەر بووین سێ خوشک و سێ برام بە ناوی حەسۆ چەتۆ ئاسۆ لەیلا سەمیرە شەحلا باوکیشم مستەفا دایکیشم ڕازیە لە خێزانێکی ئەوها تەنیا من دەرچووم کە بۆ 2 ساعتش لەیان دوور نەکەوت بوومەوە تقریبا حەوڕۆژ زیاتر بەس بانگەواز لەسەر بانگەواز دەکرا حەوت کچە ئەنفال هەڵاتووە لە هەر ماڵێکن بیگرین ئەو ماڵەش وەکووان ئەنفالەکرێ من و کچە خاڵەکەم بە یەکەوە ڕۆیشتین هەڵاتین 2 ڕۆژان لە ئاو دەستێک ماینەوە لە دوای 2 ڕۆژەکە هاتینە دەرە چوینە ماڵی کچەپورێکی دایکم دەریان کردین ئێمەیان بە خۆیان نەگرت ئیتر زۆر دڵشکاو بووین زۆر پارۆشتمان هیچ نەبوو هیچ دینارێکمان نەبوو هیچ وەزعمان نەبوو بۆ نزلی کە لە پێمان بوو لە بەرمان بوو دەرچوو بووین تەواو هیچی ترمان نەبوو چون بە چەند سەماڵ بۆ ماڵی مامم نەیدەبردین بۆ لای خۆی لێمانی نەدەپرسی بە حکمی وەی جاش بوو نازانم بە ئامۆژم مانگۆت کوتمان وەرە بمان بە بۆوێ ئێمە ناکرێت لە سەرجۆی ماڵان و لەم دەرگا بۆ ئەو دەرگا و لەو جێ بۆ ئەو جێبێ مامم تازە لە واجبە هاتبەوە من وەک کچە خاڵەمی دیت زۆر بەخۆشی بە خێراتنی نەکردین وەکەوەی بڵێ لە خوشکێکم کچێکم دەرچۆ لە برایەکیشم کچێکم دەرچۆ نا وا نەبوو هیچ بە سادە بە خێراتنێکی سادەی کردین و من لەوێ مامەوە وای لە هات عیامەکی زۆری پێچوو مامم لەگەڵ جەماعەتێکیکا بەرەو تکرید ڕۆی ڕۆیشتین لە تکرید لەسەر باخی ماڵە عەرەبێ بووین ماڵی عەلاوی من حەسارێکی گەورەیان هەبوو گۆلکم بەخێوە کرد بۆیان جیاوشتم بۆیان نەبرد ئەڵفم بۆیان نەبرد لە 91ەوە بڵین هەتا 93 و من هەر لەوێ بووم لە 93 ماڵی ئەم سەلاحە هاتن بۆ دامام سەلاحم نەدی بوو کە شم پێ کرد دوای شم پێ کرد لەخوا بە زیاد بە ڕاستە لە خۆم بەتەمەندترە بەڵام تا ئێستا پێمی نەگوتوە سوبەیلا لە پشت چاوت دووبرۆیە باوکمم زۆر خۆشەویست نەمزانی بۆ هەتا لێیاندا دەبڕێم هەموو بەیانیان چاوەڕێم ئەڵم تۆ بڵێ ڕۆژێیان دایکم یان باوکم یان برایەکم کەسێک لە دەرگانەدا و بێتە ژوورێ نییە ژینگە نەما داهاتی لادیەکان نەما مەڕ و ماڵات نەما زێوی زار هەمووی مایەوە ئاغا دەستی بەسەرا بگرێ ئەوەی دەرچوو لێرە ئاغایەکان لەبەرەوەی هەمویان جاژ بوون ئاغایەکان زۆریان دەرچوونە لەم گوندە زۆر بەکەمی ئاغا گیراوە لەگەڵ خەبەر بەس ئەوەی خەڵکی فەقیر بوو ئەوەی پێشمەرگەی جددی بوو هەمووی گیرە هەمووی ماڵوێران بوو ژیانی ئێمە بەدایکمانەوە وەستراوە ئەوەنە چاکەی زۆر بووە لەسەرمان کە بە هیچ شێوەیەک ناتوانین چاکەی بدەینەوە جگە لەوەی کە دایم لەگەڵی بین و نەهێڵین تەنها بێت نەهێڵین هەز بە بێ کەسی بکە پەرستنی شتێکی تر گوناح نەبووە من ئەومە پەرست هەشکە کەڵوێست کوڕە گەورەکەم نەوتی تەواو کردەوە هەتا ئێستاش بێ ئیش و بێکارە لە تەمەنی 16 ساڵیەوە سوکەری توش بوو بەبێ ئەوەی هیچ کام لە ئێمە کێشەی سوکەریمان هەبێ هەتا دەمبردە خەستەخانە و دەهاتمەوە نە سیارە هەیە نە پارەیەکی وها هەیە
دەمردم و دەژیامەوە ئەوە حەزم نەدەکە بەرامبەری ڕاوەستم و بگیرم دەمگوت بە ئاگای لێ نەبێ لە دوایەوەدا دەنیشتم تێردەگیریام یان لە پێشەوە دەڕۆیشتم تێردەگیریام بە هەموو ئەو دەردەسەری و کێشەیەوە قەینە با مەکتەبەکەی تەواوکە بەشکم ئیشەڵڵا دوا ڕۆژێکی باشی دەبێ و تەعین دەبێ بۆ خۆی لە جێیەکی چاک شکرەوە مەکتەبەکەی تەواو کرد و تەعینش نەبووین و دەبێت دەستی 100 کەس ماچکن وەڵا خۆگەر مەسئولێکی چاک بناسی ئیشت دەڕوا بەڵام ئەگەر مەسئول نەناسی وەڵای کەشکت فەری کە دەبێ بخۆ لە ماڵە پاڵ دێەوە ئێمە جیرۆدەی دەستی مستەشار بووین خەڵکییان نەگرت خەڵکییان نەبرد ئەو کەسانی کە ئەنفالیشیان کردوین طبعا ئێستا لە ناو شارن و لەگەڵ ئێمە دێن بۆ معاش وەرگرتن و موچەکان لە موچەی ئێمە زیاترە و مەسئولەکانمان زۆر جوان پشت و پەنانەدەن ناهێلن عەزیەتیان ببێ و ناهێلن ئەو ئازاری ئێمە دەیدینین ئەمان بیدینن و بۆ ڕێزداشەکان دادگایی ناکەن لە پەنای مەسئولەکان خۆیان ماتەکەن لە یەکێک لە ڕێزداشەکان کە بێنە دادگایی بڵێن بۆ ئەو خەڵکەتان زەندە بەچاڵ کرد ئەوم پێخۆشە بکرێ نەک من کە کچە ئەنفالێکم نازانم لەسەرچی وایان کرد لەسەرچی خوشک براکەمیان زەندە بەچاڵ کرد سەدام قورعان خوێن بوو سەدام حاجی بوو نوێشکەر بوو قورعانی دایم لە دەستا بوو کە بردیان بۆ بەر عیدام سوڕەتی قورعانی دەخوێند و ئەو بەخۆیە گوت مسڵمان ئێمەش مسڵمان بووین کافر وامان ناوە بن ئەڵەن کافرنەوانە بۆ ئێمە کافر بووین ئێمە ئیسلام بووین و ئیسلاممان پەروەردە کرد کە ئەنفالمان بکات فبأي آلاء ربكما تكذبان السلام عليكم ورحمة الله صدام گۆڕ بە گۆڕچووی و ئەوانەکانی ئەوانەی لە دەوروبەری بوون ئێمە پێمانە گوتن برا عەرەب هاتێکچیان لێمە کرد چیمیایان لێدەنێت و دواتر ئەنفالیشیان کردی لە چیمیایەکەشدا لە هەموو شوێنەکان کە چیمیای لێدرا چەندەها خەڵکمان لێ شەهید کرا دواتر وەرەوە ئەم سەردەمەی خۆمان ڕۆڵەی کورد سەرە بڕنەوە زۆر بە ئاسانی شانازیە بۆ ئێمە لەسەر خاشی کوردستان داعشی تیرۆرەست کۆتایی پێبێت سەدام ئیگوت ئەو ئیسلامەمان قبوڵە کە خزمەت بە عەرەبایەتی و عروبە بکە فکرە توندڕەوەکیان کە لەناو ئیسلامەتی سەری هەڵدا ئەگەر کەسێک لەگەڵ خۆیان نەبا زۆر بە ئاسانی وەکو ئێستا ئەیان کوشت لە ساڵی هەشتا بابم زەواجەکە لەگەڵ دایک بابم جەعفەر و دایکم ئامینە لە ساڵی هەشتا و سێ من لە دایکە بووم بەنازی خوشکم لە ساڵی هەشتا و شەش لە دایکە بێ لە دوای هەشتا و پێنج کە ئێرە تێکەدرێ بالیسان و ئەم شوێنە تۆپبارانێکی لەلایەن ڕژێمی بەعس و حکومەتی عراقی ئەو کاتەوە خەڵک هەڵدێ ئەم ناوچێ ئەم بالیسانەوانە چۆ لەبێ بابم لە خانووی خۆی کە لەسەرەوەی بالیسانە دێتە ئێرە ئەم خانووی ماڵی باپیرم بابی دایک من و بەناز خوشک و برایەک لەگەڵ دایک و باوکم لە نێو ئەو خانووەدا ئەژیاین بابم دوکانی هەبوو پێشمەرگەش بوو سەدام وەکو ناوچەکانی تر ناوچەی گەرمیان قۆناغەکانی 1 و 2 3 4 لەو قۆناغانە شوێنەکانی گرتن خەڵکی زیندە بەچاڵ کرد و بردی بەڵام لێرە ڕوبەڕووی زۆرێک لە بەرگریەکی سەخت بووە دا ئەم ناوچەی هەمووی پێشمەرگە بوو باوکیشم یەکێک بوو لە پێشمەرگەکان ئەڵێن سەدام گوتبووی ئەبێ بە هەر شێوەیەک بێ بە هەر نرخێک بێ ئەبێ ئەو ناوچەیە بژیرێ
ساڵی 16 4 بوار بوو سەدام چیمیای لەم ناوچەیەدا لەحزەی چیمیا بارانەکە لە یادمە ئەم گودایە بۆنی غازی دێ بابم لە دەرەوە بوو ئیتر هەر ئەو کاتە بوو بابم خاوری و شی تەڕە کرد ئەهێنا بەسەر موچاوی ئەمەیدا ئەدا تا ئەو تەسیری چیمیایەمان لەسەر نەمینێ ئەلەوێ بابم تێپەڕی ئاوە هات بەو شێوەیە هاتە ژوورە و پەڕۆکانی تەرکردن بەسەر سەری ئەمەی دادان هەر بەردەوام کە تەماشای ئەو پەنجەرانەکەم ئەو لەحزەم لێتەوە هات بەردەوام هەنی ئەو لەحزە لە ژیانم دەرناچێت هەر ئاوا بابم تێپەڕێ ئەڕوە بەو شێوەیە بەردەوام هەی ئەوە دووبارە بێت من لە دوای ئێرە هیچم لە یاد نییە نازام لەبەرچی بوو مەسەلەسی بوو لەبەرەوە کە چاوەکانم دیتنوشتیان کەمما لە دوای تەسیری چیمیایی ئەوانە بەڵام کە لێرە تەواو بووین هەستاین ڕۆیشتین ئەڕۆین بۆ چیای ئەو بەرچیای هەورێ ئەشکەوتێکی لێ پێڵێن ئەشکەوتی عەلیە بۆس کۆمەڵە خەڵکێکی زۆر لەوانەیە نزیک 30 نەفەر 40 نەفەر زیاتر کەمتر هەمویان دێن بۆ ئێرات بۆ ئەوەی ئەگەر ڕژەمی بەعس هێرشی هێنا لە ناو بالیسان نەیکەوینە بەدەستی خەڵکەکە هەمووی هەڵات یەک دوو شەو لێرە لەناو ئەشکەوتی عەلیەبۆز هەمووی برینداری چیمیاوی و چاویان کۆرە بۆ چاویان بینایان نەمایە لێرە ئەمێنەوە دواتر هەندێکیان خۆیان تسمیلی ڕژەمی بەعسەکەن بۆ ئەوەی تا چارەسەر بکرێن ئەوانە هەمویان بزر کران ڕژەمی بەعس بردننی و زیندە بەچاڵی کردن و ئەلمهم ئێستاش کەس نەهاتۆ لەوانە بەڵام بە حکمی ئەوەیە من بابم پێشمەرگە بوو زانی تاکیر خۆی تەسمیلی ڕژێمی بەعسکە هەر ئەڕوا بۆی خۆی تەسمیل نەکرد ئێمە ڕەوانەکە بۆ خۆی بە پەنهانی ئەچین بۆ شەخڵاوە دواتر لەوێ ئەچینەوە خەلیفان بەدزی چارەسەرکرێن و چارەسەری چاوەکانمان سیەکانمان لەوێ ئەمێنین و ماڵی بابم لەوێ بوون دواتر بابم ئەڵێچمەوە بالیسان لەوێ ئەمەوە پێشمەرگە خەڵکی ئەوێ گوتبیان باب جەعفەر نەچێتەوە بالیسان ئێمە ئیپارێزین وەکو خۆمان بەڵام بام گوتبووینەوە وەڵا هەرچم داچی مەڵێ منیش لەگەڵت دێمەوە و تۆ لە شوێوی بنیش لێ باپیرە مەڵێ کاکە مادام وایە ئەزانم تۆ نابینمەوە مادام وایە تۆ ئەو کوڕە بەجێ بێرە لەگەڵ من ئەوێ هەندرێن بەجێ بێرە با خانەوادەکەمان کە هەمووی بەتاقانە هاتووە لە 6 پشت تا گەیشتە ئەو کوڕە با ئەوەمان نەفەوتێ ئیتر بابم بەگوێیەکە و من بەجێ دێڵی لە خەلیفانێ یەک دوو ماڵە بن دێنەوە لێرە لە شوێنێک پێڵێن کونەسی خوڕ لەوێ کەپروشتەکەن و لەوێ ژیان دەست پێکەنەوە سەر لە نوێ لێرە ویستویانە بژن وەکو مرۆڤێک ئازادانە لە شوێنێکی دوورە دەست لە شوێنێک بێکارەبا بێ هەموو خزمەت گوزاریەک تەنها ئاوێکیان هەبوو کە بۆ خۆیانە ژیان کە ژیان مافی هەموو کەسێکە بەڵام لێرەش لیان نەگەڕا بژن سیویەکی هەفتی 1970 لە قۆناغی هەفتی ئەنفال کونەسی خوڕشی میاباران کرا ئەو کونەسی خوڕی کە کۆتایی ژیانی بابم و داکم و خوشکەکەمی لێ هات لەو کاتەی کە دایکم شەهید دەبێ بە نازی خوشکم لە باوەشێتی حامیلەش بوو حەملی هەبوو چیمیا لی داوە کەوتووە لەو ئاردە دواتر ئاگریشیان تێبەدەبێ بەڵام کەسێک نەبوو ڕزگاریان کە ئەم شوێنەیە کە بەردەوام زۆر ئازارمەدا دایکم تەمەنی 23 ساڵ ینی 23 ساڵ تەمەنێکی سەرەتایە بەناز 2 ساڵە ساڵێک و 8 مانگ هەر ئەو دەورەیە ئەوی شەهید دەکرێت ئیتر ئێرە شوێنی ماڵ ئاوایی خۆشەویستەکانی من بوو کە لەو ڕۆژەوە من بووم بە تاقانەیەک لە ژیان بووم بە یەک نەفەری لە ژیان بێ برا بێ خوشک بێدایک بێ باوک ژیانی تەنیایی دوای داک و باب لە لای دایک و باوکی نوێ بوو یعنی کاکە باپیرم و پورەکانم و داپیرم و ئەوانە چکە شوێنی دایک و باوکیان بۆ گربوومە بەڕاستی خەڵکانێک کە دوژمنمانە لەگەڵمان خراپن قەیچێک بەڵام ئەوانەی خۆمان ینی تەماشاکەی
خەڵکی وا هەبوو کە جاژ بووە کە دەستی لە کوشتنی ئەو ڕۆڵی کورد هەبووە بەڵام دواتر موچەی لە شەهیدێک زیاتر بۆ بڕاوت. وا دیسان برا عەرەبەکان وەکو ڕابردوو کە ئێمە بە بەبراماندانا وە خۆشیان ئەڵێن موسڵمان و ئیماندار دیسان زوڵمیان لێکردینەوە ئەوە چەندەها مانگە معاش و موچە بۆ خەڵکە فەقیر و هەژارە نادێنرێ لە پێناو چین بۆ دیسان زوڵم لەو خەڵکاکەیەوە. لە ساڵی 98 چوومە بەرخۆناغی فەقێتی و خوێندنی دینی و ئاینی و مەلایەتی. دواتر لە ساڵی 2003 بوو بووم بە مەلا ئیجازەی مەلایەتیم وەرگرت. لە 2005ەوە لە هەولێر و دەوروبەری من پێشنوێژ و وتار خوێنم. لە 2006 پەیمانگام تەواو کرد. لە خوێندن بەردەوام بووم تا 2010 کۆلیژی زانستە ئیسلامیەکانم بەشی شەریعەم تەواو کرد. بەڵام ڕۆژێک کەسێ نەبووە بڵێ دەک دەستەکانە خۆش بێ بەڕاستی زۆر مهم بووی. هەموو دەگەر داکەم هەبوایە ئەم بابم هەبوایە ئەگەر بنمونە دیارەکی بۆ نەهینابام ماچێکیە کردمە گوت بەڕاستی دەست خۆش بێ. بۆیە من لەوێ بڕیارم داگوتم مرۆڤ ئەگەر بۆ خۆی نەبێ کەسێک یارمەتی نادا. ژیان ناخۆشە گوێم نەدایە فەقیریە گوێم نەدایە ئەحیمالم کرد بە هەر شێوەیەک بوو گوتمە بێ بخوێنم خۆم پێ بگەینم. لە ماستەر وەرگیرا لە تارانیش و لە دیاربەکرێش لە هەردووچیان من ناوم گەڕاوە. بەڵام بە حکومی ئەوەی کاتی خۆ لە 87 لەگەڵ داکم و بابم و ئەوانە چیمیامان نوێکرد تەئسیری چیمیاکە لەو دوایانە لەسەری هەڵدامەوە. چاوەکانم زۆر دابەزین بۆیە بەردەوام لەژێر چارەسەردا بووم لە تاران چارەسەرە کراین لەبەر ئەو نەمتوانی بڕۆم بخوێنم دەست بە ماستەرەکەی خۆم بکەم. من لە ساڵی 2003 خێزانم پێکهێنا و ئەوەش مناڵەکان من ئەوەیان سارای کچمە ئەوە سەنایە ئەمەیان محەممەدە ئەوەی تریان لەبەر خۆشەویستی و سۆزی بەنازی خوشکم ئەو کچەی خۆم بەناو بەناسکردیە کە بەتەمەن لە هەمویان گەورەترە. دەردە دڵمان زۆرە لەگەڵ یەکتر لەگەڵ دایکم لەگەڵ باوکم لەگەڵ بەناس دێم لێرە زۆر جار دێم زۆر قساکە ئیتر ئەوان وەڵامی هەن نییە تەنها یەک وشە بەس ڕۆژێک هەبایە بیگوت بە تڕۆڵە منیش پڕ بە دڵ و پڕ بەدە و وەڵام دابە و دام دایە گیان لە خزمەت لە قوربانی ئەو دەوت بم کە ئەڵەی ڕۆڵە ئێمە و حەو کچەی پێکەوە ڕامان کرد ئەوەی کەوا باسم کرد حەوت کچ بوون پێکەوە هەڵاتین یەکێک لەوانە سەوزەخانە ئامۆزای دایکمە دارێکی گەورە هەبوو ئە لە منتقانەوە بەس دارەکە ئێستا نەماوە پێم وایە لەوێ هەمومانیان کۆ کردەوە و ئەبێرەدا هاتین ئەم منتقانە هەموو بەجاش و جێش و عسکەریە دەوەردرا بوو
چوینە تەختەق هەتا تەختەق پێکەوە بووین و تا ناو زێبخیادەکەی لە ناویا بووین پێکەوە بووینە لە حوتمان دوای لەوێ لێکدا لە ئەوێ هەرێکی ڕامان کردە مارێکەوە و هەتا ئەم فترێژێکتریمان هەندێکیان ڕەنگە نەدی بێتەوەش. باوکم دوو ژنی هەبوو 8 برام و 3 خوشکم و خوشکێکشم تیارە کوشتی و هەمووی ئەنفالە و پەس بۆ خۆشم ماوە ئێستا بەتەنێ و بۆ خەموخەفەتی دنیا. دایکم و باوکمان و هەموو برێن زۆر کەس 50-60 کەسە بووین لەو ئایلەی بەینداکە گەورەم هەتا تەختەق پێکەوە لە پێشمانەوە بوون ئێمە لە دوای وانەوە بووین وڵا لە تەختەق لێک جیابن و ئێمە بەراو تەختەق هێنا و مستەشارەکەوانشی بەرە و کەرکووک بردو تەواوە ئەوەندە نەمازاری چیان لێ هاچیان لێ نابی 3-4 سال لە مارە پور و لەم لاو لەو لاو هەندێک پارە کرێکاری مەکرد تا شوم نەکرد بوو خەرخێری بکردایە پارەم دادەنا دەمگوت نەوکممان بێنەوە سوادە کەس بەچی بەخێوکەین و ژیانمان دەبێت چۆن بێ و چی بکەین لە شار چی بکەین فکرم لەوانە دەکردەوە نەمزانی لەو باەت نائینەوە هەر نایەندینمەوە کەسێکی خۆت نەبێ نێزیکرد نەبێ زۆر زەحمەتە ژیان هەتا وا بێزارە بووم زاری وا بۆندە بێزارە بووم دەمگوت خۆزگە لەگەر وا نابوومایە خۆزگە قەت دەرنەچوومایە ئەوەندە دەردم گران بوو ئێش و ئازارم زۆر بوو هەتا ئێستا ئەوایە نامانە بەو ڕەزیلی و بەو دەردەستەریە و بەس چ لە ژیانێکی ئەو هاوێرانە بکەم. ئەمە شوێنی خانوەکەمانە لە منداڵی و بۆ خۆمان کردمان و هەموو یادەوەری وینمان لەو خانوەیە لانفالەکە و سووتاندیان و ڕووخا و هیچ شتێکی نەماوە هۆیەکەی چی بوو ناسم بۆ دەبێمە هەمیشە دەبێ خەمبار بین و چاو بە فرمێسک بین ئەوەی پاژماوەکەی سەدامیش وا ماوە وا دای بەستا و قەس و قەراتی چاک و خانی چاک و ئێمەشیان کورتە خۆراکیوان بۆ ئەو حکومەت هیچ ئیسراعاتیشان لەگەرا ناکا و بۆ ڕایناچە دەرکەی دادگایی قەت لێیان خۆش نابم قەت. ئەمن مەحموود حامید ڕەشیدم هاوسەری سەوزەم لە ساڵی 1992 زەواجمان کردووە 5 منداڵمان هەیە 3 کچ و 2 کوڕ. سەوزە دوای ئەنفالکردن ئەنجا کێشە و خەم و خەفەتەکانی دەستی پێ کردووە پارچە زەویەکی باوکی بەجێ ماوە بۆی لە ڕێگای ئاغای گوندەکەیانەوە دەست بەسەر زەویەکەیان ناگیراوە ئێمەش وەکو باوەڕبوون بە یاسا ڕێگای یاساییەکەمان گرتووە بەڵام دەیانەوێت بە پێی یاسایە کە بۆ خۆیان دایان ڕۆشتووە زەویەکە لەو کچە بسەنەوە دەڵێن ئەگەر برایەکی بمایە ئەگەر یەشێ بمایە عەرزەکە عەرزی خۆی بوو لەبەر ئەوەی کچە کچ نابێ بە وارث. هەر شتێک تعرضی قانون بێ باتڵە ئەوەی ئەوە خۆوە ئەو قانونەکە وایە ئەڵێ ئەو نابێتە وارث. من کە دانیشتووم چی قانونی بێوەکە ژنان نیوەی کۆمەڵن و دایکی نیوەکەی کەشن بەڵام لە هەموو یاسایەکاندا بێبەشن دەچی بۆ دادگایە باز دەکەی کورە دەڵێت خوا باسی شەهید و ئەنفال و شیمیاباران لای من مەکە
ژن بۆیە بێوە ژن کەوتووە کەس بۆیە بەتەی ناماوەتەوە کوڕ بۆیە هەتی ماوەتەوە کە کەس و کارەکەی مزەحی ئەم شۆڕشەیە قسەکەم وازەحەمکەوە قانونی نییە لەگەڵەوەدا ناکووە حەجێکی قانونی بۆ بێنێتاوە سەڵزەخان وەرەچی ئەو بێتاوە من بیدەمێ من ژێرەیە پرسیارمێت خوا کاک ئەماش حەزەکەم جەنابی شتان جوتانێ بێت ناقانونیەکەی چییە کە بۆ سەڵزە بێت تۆ ناقانونیەکەی چییە بۆ چێ مدەڕێ لەسەر ئەم ژنە بەهۆی ئەنفالەوە بێوارز ماوەتەوە بەهۆی ئەنفالەوە ئەبێ ئەم مەسەلەیەمان لەبەرچاو ئێمە ئیستفسارێکەکەین لەسەری خۆمان لە ژنەی باڵاوانە ئەگەر وتیان بیدەنێ ئەوە ئێمە بە قەرارەکەی خۆمانە ئەچینەوە زیندە بە چاکردن یەک جارە دەڕوا و تەواو ئەوە نییە بەێ بە یەک جار زیندە بە چارکەن بەوەی هەموو ڕۆژێ دەتکوژن و بریندار دەکەن و برینەکەت دەکولێنەوە ڕۆژانە ئەو ڕووداوانەی ئایلەی خۆیان دەژێڕێتەوە کە چۆن ئەنفالکران چۆن لە ئایلەکانیاندا بڕان یادەوەریەکانی بیر دەکەوێتەوە بابی چۆن دەژیا بابی چی کردو برایەکانی دایشی دەرێ من هەر وەکو ئەوم لە ساڵی هەشتا دەژێم کە ئەنفال کراین کارەساتی ئەنفال وازان بە هیچ کەسێک برینی کەسوکاری ئەنفال ساڕێژ نابێت وا هەستەکەم تا لە کوردستان بی ژیانت خۆش نابێ لەوەی وەزعەکان ئەوها بڕوام حاوەلەکەم بە منداڵەوە بچم یەکجاری کوردستان بەجێبێنم چاوەڕوانیانم هەتا مردن هەتا دەمرم هەر چاوەڕوانم هەر چاوم لە ڕێیانە و خۆشیان موێ چاویان ماچەکەم خاکەم زۆر لاپیرۆزە لەبەرەوەی من لێرە لەدایک بووم هەموو کەس و کارم لێرە بووە و لێرە گەورە بووە و جێی شانازی و سەربەرزیە و سەربەرزی پێوە دەکەم بە شوێنەکەی هەموو دەمێ ئامادەم خاکەی ماچکەم ئەمە گوندەکەی منە گوندی کونەکۆتر لە ساڵی 1970 38 کەس لەم گوندە ئەنفال کریا. من 13 ساڵ عمرم بوو ئەو کاتەی کە ئەنفال کراین لەم گوندا لەبەر ئەوەی ئەم منتیقا ئەمان بوو خەڵکە هات بۆیرانە ئیتر بە حکمی ئەوە خەڵکێکی زۆر لەم ناوە خڕبوون جێش لە هەر چوالەوە ڕوومانی تێکرد ئەم دێ 6 ماڵبوون بەری باوکێکن گشتی مامە و ئامۆزا و کەسی یەکن ئیتر قەراریاندا کە بەیانی بڕۆن ئەو بەیانەی ئیتر گەیە ئاخر مەرحەلە ئێمە من کەوتمە تەک کوڕێکی مامەم برکەی حیوانمان بوو تێکەڵم کرد لەگەڵ حیوانەکانی ئەوانەوە ڕۆیشتین بەرە و قڵاقۆچاڵی لەوێ من لەگەڵ ئەو مامەمان ڕۆیشتم وایان نزانی ئێمە لەوێ هەم یەکە گرین و بە یەک ڕۆین و کەس نێزانی خەڵکەون ئەنفالێکن زنۆ چاڵێکن
ئیتر من لەگەڵ ئەو مامەما بڕبووم لەوان باوکی خۆم نەبینەوە نەدایک نەباوک نەبرا نەخۆش کەسم نەبینەوە. ئەمە ماڵی باوکی خۆمە من خۆم ئالێرا بوومە لە دایک دەسەر خێزان بینە لە ماڵێکا و باوک و دایک و برا و خوش کشتمان بە یەکۆ بینە کاتی ئەنفالەکە هەموو ڕۆی بەس من ماوە. ئێمە بەیانی تقریبان 11:48 بوو لەگەڵ مامەم و ئامۆزاکانمان ڕانەکەمان پێبوو هەوردمانە ئەم جەوەڵە ئێرە ئەمەش دێ قۆڵاقۆچاڵێ لێرە خەڵکە ئەنفالەکە هەموو ئاهاتن لێرا خڕەبوون یعنی خەڵکی ئەم منتیقە هەموو هات بۆیرا خەڵکی دیەکەی مێژرا بوون بەس من نەهاتمە ناوێن نەهاتمە ناو ئەم دێژ لە کاتی ئەنفالە بەس لەو دوورەوە ئەم بینە لە قڵاقۆچاڵی ئەو خەڵکیان کاتی خڕە کرد لەوێ ئایا باریانەکردن خەڵک نەیزانی بۆ ئەوەیە وای زانی ئەیانۆن لە شوێنێکی ئەمان و مەجموعەیەکیان بۆکات حکومەت بەس هەمووی برد ئەنفالی کرد زندە بەچاڵی کرد. سەدام حسین ئەمری کرد بە جێش و جاشەکەی هاتن دیەکانیان هەموو خاپوریان کرد و ڕووخانیان و هەموو خەڵکەکەیان هاورد ڕاپێچیان کرد بردیان بەرەو جنوب لەوێ هەر هەمویان زندە بەچاڵ کرد. ئەمە ڕسمی باوکی منە سوتفا ئەم ڕسمەی لای خزمێکمان بوو ڕسمێکی بچووک بوو دەرچوو تر ڕسمی ئایلە و ماڵەوەمان هەمووی لە کاتی ئەنفالە لە پرۆسی ئەنفالە لەگەڵ ماڵە هەموو تیاچوو هیچ یادەوەریەکی ئەوان لای من نەماوەی سا بەس ئەم ڕسمەی باوکم ماوەی تر ئەوان هیچ شتێکیان دەرنەچوو بۆ من نەما. ئەم قەبرسانەی ئێرە 389 ڕووفاتی لێیە هەر یەکێ لە کەسوکاری ئەنفال هەمووی بەدایک و باوک و برا و خوشکەکانی بە عیزەکانی خۆی ئەزانێت چونکە تا ئیساک بۆمان دەرنەکەوتە کامە کەسەکانی ئێمەیەک ئەمە کەسیکێن و یا کەسیکێن. من دائیمە ئەوەم باس کردووە و دائیمە ئەیڵێم مەلاکان زۆر گلەییمان هێلیان ئەنفال هەموو کەس ئەڵێ دنیا ئەڵێ ناحەقە و خۆشیان ئەڵێن ناحەق ناحەق بوو بۆ کەسێکیان نەیانتوانی لە کاتی سەدام حوسێن بڵێن ئەمە ناحەقە یعنی بگرە زۆری مەلاکان بە بەڵگەوە ئەڵێم خشایەت هەیە چووە ئیمزای کردەوەتی حەقە ئەنفالیان ئێمە زۆر گلەیمانەیە لە هەموو بسڵمانی جیهانش و مەلاکانی خۆشمان بە تایبەتی کەس نەهاتە دەنگ لەسەر ئەو وەزع. ئێمە لەبان خاکی خۆمان بینە و زەرمان بۆ کەس نەبوو و بستی خاکی کەسشمان داگیر نەکەوت بە تەماشی نەبین و هیچ کاتێکش بە تەمای نین بەس سەدام حوسێنی دیکتاتۆر بەستی ئەوە بوو ئەوەی کوردبێ بوونی نەبێ و نەمێنی من دڵنیاتانەکەمەوە ئەو جاشانەی کە خۆفرۆش بوون سەدام حوسێن ئەکەوتن بەر جێشەکەی کاتی ئێمەی قڕکردو نەماین بە هاتای مەجموعەکانی شتیا بەردایە دوای ئەوانشی قڕەکە لە ناوێدان چونکە ئەو مەبەستی ئەو بوو کورد نەمێنێ کەسێک نەبێ بە ناوی کوردوە نەتەوەیەک نەبێ بەیانی داوای بەشی لێ بکات داوای مافی لێ بکات کورد لە وڵاتە بێ. من خۆم بە چاوی خۆم بینامە جاش لە پێشی جێشەکەەوە بووە یعنی کەوتە بەر ئەو جێشە بۆ لادیەکان لادەی وا بووە لەوەی هەر لە خەلیتانە بووە هەر حکومت نەیزانیە ئەو جاشانە کەوتندە بەری زانیانە. ئێمە دائیمە لێبوردە بینات ئەو بەرەی کوردستانیش کە دروست بووە لە 91 ئەفێکیدا بۆ ئەمانە وتی ئێمە حەقی بەرەی کوردستانی لاتانی و ئەفوتانەکەین و بێنەوە ڕیزەکانی ئێمە و داوای لێبوردن بکەن و ئەفوتانەکەین بەڵام حەقی شەخص حەقی عام حەقی خاک ئەمە لایەن ماوە
دادگایەک هەیە با دادگا سەرۆر بێ حەقی خەڵایەنە با بیدەن و حەقیان لایەنە بەسەر چاو لە دادگا دەرچوون بە پاکی و هاتنەوە با بێن بۆ خۆیان لە شوێنەکە ئەوانش بۆ خۆیان دانیشتن لە وڵاتە و ئێمە هیچ کاتێ لەوەمان نکرا بڵێن جێتان نییە شوێنتان نییە لێرە دامەنیشت ئێمە مستەشارمانەیە هەر خیانەتکار بووە باشەیشی نەبووە هیچی نەبووە یعنی تۆ لە پاڵ خیانەتەکەشە لەیرە تۆ هاتی مستەفیدت کردووە موچەت بووە کردووە پلت بووە کردووە یعنی خەڵکی ئەنفالە بینم ئەڕوا واستە لە ئەو واستەکە ڕۆ بۆ هەنێ شوێن بۆ لای مەسئولێک بۆ لای سەرکردێک عودي الرحمن لو قصدك ووجهك ما خبرتك ذكر رداك ووجهك دهن رشدي هو فقدك انت بقن مدهن باش ما لقيت افرق القلب المرة بالزاق واي واي ودي ابن السر ودي ابن السر ووسخ دمرك بە حکمی ئەوەی من خۆم کەسێکم لە تاقانەکان تاقانەی ئەنفال بیرۆکەی تاقانەی ئەنفال لە لام دروست بوو بە هاوکاری چەند کەس و دۆستێکی خۆشەویست هەڵسام بە ئەوەی بە دوای تاقانەکان ئەگەڕام چی کچ و چی کوڕی تاقانەی ئەنفال ئەوانەی بەس خۆیان دەرچوونە لە کاتی ئەنفالە هەموو باوک و دایک و برا خوشکەکانیان جینۆساید کریان زیندە بەچاڵ کریان هەرچەندە ئێستا ڕێز و یعنی تەقدیریان نییە و کەس خەمخواریان نییە بەڵام ڕۆژێک دێ ئەمانە ئەبنە سمبولی وڵاتێک سمبولی نەتەوەیە ئێمە ڕۆیشتین لای خڵاقوەچاڵی سێ چوار ڕۆژێک لویان ماینەوە من هەلای ڕانەکە بووین لێ لەگەڵ و مامەما خاڵۆیەکم هەرە هاو سەرمانی لێدا مامێ ترمانە هات یەک دوو ئامۆزای ترمانی تر لەگەڵمانە زۆر بین لوە ئەوان دووبارە هاتنەوە بۆ ماڵ بۆ عەشیا یعنی خەڵکی وا بووە چۆی هاورد و هاتەوە ئیتر ئەوان شەنگسیان نەبوو جێشێک بۆ تووشیانەوە ئەوانی دووبارە ئەنفال کرد ئیتر من ڕۆیشتم مەدعەمێک بوو لە کەلار چووم لەو مەدعەمە وە مناڵی لێ دەستم کردە ئیشکردن و شەوش گازینۆیەکی تێوە ئەچوم لەوێ ئەخەوتم لە گازینۆ شوێنی ئەو مەدعەمەیە کەوا من لە 13 ساڵی هاتم لێرە ئیشم ئەکردایە ئیتر ئێمە ئەنفال بووین کەسمان نەماوە هیچمان نەوە شوێن و ڕێم نەوە لانە و بانم نەوە هەتا خەڵکیەکیش نەبوو بتوانێ من بووە بۆ ماڵی خۆی ڕۆژ و مانگ و کاتی خۆم من ئەلێرا ئەبردە سەر ئەو کاتانە من لە 14 چواری 94 زەواجم کردووە وەردەخان خێزانمە حەوت مناڵم هەیە ئەیچمەم دیهانشتان و باوکی من چی وەزانی؟ پێشمەرگە هذا الرجل العظيم الأب يقول رعاية العوائل المخربين لكن رعايتهم أدفنهم بالشفرات هاي رعايتهم يقولون نعروهم بالتلفزيون هذول سلموا يعني راح أخليهم طيبين يا أخي زين وين أحطهم هذا البشر هالكثر زۆر جار خەوم بیدا هەروە بزانێ ڕاستە یعنی لەخوا بەزای هەرو لە خەوەکەوە بزانوتم باوکم بۆ تا هاتە تۆ لەخوا بەزای یەکمان بیناتۆ یا دایکم یا خوشک و براکانم لەگەڵ یەکا بینەوە تر وابزانێ 100% کاتێک خەوەرم بۆ تۆڕۆ هیچ بۆکم من ئامادەم کوتێ لە خۆش میاگەرێکیوە بیدەم بەس ئەوان بێنەوە بەس ئەو کوتەکەم بێنێ لەگەڵیانە بژی ئەم دارە
خۆم بە دەستی خۆم ڕوانەوە لێرە. خوایە کەس دایک و خوشتی ئەنفال نەکرێ، خوایە هیچ کەسێک وەک ئێمە چاوەڕێ نەبێ، هیچ کەس تاقانە نەبێت، هیچ کەس بە دەردی ئێمە نەبێت. خوایە ئێمە زۆر تەنیاین، ئێمە زۆر بێ کەسین، ئەو خوای گەورە نەبێ کەسمان نییە، حکومەتی بە زۆر بێ کەس و تەنیایی هێشتینەوە. ئەنفال بە معنای دەستکەوتی جەنگە، بەڵام ئەو بەناو ئەنفالەی کە تووشی میلەتی کورد و بریتیە لە مەرگ گەورەترین کارەسان. والله